ئێمە چینی خوارەوەی کۆمەڵگەین لە ئاخیر لە نزمەکانی ئێمە کرێکارین کرێکار بچووکترین داوای ئەوەیە کە ڕۆژی جمعان ئەم چەند ساعتەی دۆ ڕۆژی دوان وێڕوان نەمێنێ ئاسمان ناڕ ڕۆژەکانی کە 24 ساعت گومرەکەیە ئێمە کەمەترین کەمترین کالێرە نزیکەی 12 ساعت 13 ساعت لێرێ سندیکای کرێکان لەو ڕۆژانە لە ڕاگەاندەی کوتێ من داوا دەکەم ژمارەی کاتژمێرەکان لە 48 ساعتەوە بکرێتە 42 ساعت ئێمە حسابی کە تۆ حسابت بەخۆتە نزیکەی 100 ژمارە کاتژمێر کار دەکەین لە هەفتەیەکدا نەک 48 ئەو داوا دەکەێت بکاتە 42 ئێمە داوا دەکەین ئەم 5 ساعتە نەمێنێت بەلانی کەمەوە لە ساعت 3 و 4 بەیانی هەتا 4 و 5 ئێوارێ ڕۆژاری نۆرمال جاری وایە درێژ دەبێتەوە بۆ 8 و 9 دەی شەوێ ئەمن بۆ خۆم هەتا سعات 11 ئەلێرە بوو جومعان لە سعات 1ەوە ئیوایە کە خوتبەکەش ناکە دێتە ئێرە ئێمە بەهۆی خوتبەوە کەمێک دوا دەکەوین لە سعات 12ەوە هەیە هەتا 8 و 9 شەوێ ئەکسەرەن بارەکان دەکەونە 8 و 9 شەوێ قەپاتبوون نییە ژمارەیەک قسەیەک نییە لە ناو کەوانێشیدا بڵێ داخستن لە عەلوەی هەولێری جیاواز لە هەموو عولمەکانی هەرێمی کوردستان ئێرە بەقووەترین ناوەندە حتا کۆڕۆناش هەموو جیهانی ڕاگرنەی توانی سەوزە و میوەی ڕاگرێت